کۆی گشتی بەرزبوونەوەی نرخی فرۆشتن لە ساڵی 2016 بەراورد بە ساڵی 2021 لەسەر زەوی و خانوو و شوقا بەم شێوەیە بەرزبوونەوەمان هەیە بە نزیکەی 30.78 لە ساڵی 2016 بەراورد بە ساڵی 2021 لە شاری هەولێر و دەوروبەری بە کۆی گشتی 137.45 بەرزبوونەوەمان هەیە. کۆی گشتی ڕێژەی بەرزبوونەوەی نرخی فرۆشتنی زەوی لە 2021 بەراورد بە ساڵی 2020 لەسەر زەوی نیشتەجێبوون بۆ فرۆشتن بەم شێوەیە 106.7 بەرزبوونەوەمان هەیە. لە سەرەتای ساڵی 2021 بازار نزمبوونەوەیکی بەخۆوە بینیوە بە هەمان شێوە هۆکارەکەی نەبوونی ڤاکسینی کۆڕۆنا و لێکەوتەکانی کۆڕۆنا. بە هەمان شێوە لە مانگی 4 و 5 ئێمە هیچ داتایەکمان نەبووە لە ساڵی 2020 تا بەراوردی پێ بکەین لە ساڵی 2021 لە مانگی 4 و 5. ئێستا کۆی گشتی ڕێژەی بەرزبوونەوەی نرخی کرێ لە خانوو شوقە لە ساڵی 2021 بەراورد بە ساڵی 2020 لە 104.03 بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە. بەنسبەت بە گرانترین زەوی لە هەولێر تقریبا دەتوانین بڵێن دریمستی لە گرانترین زەویە، وەزیران گرانترین زەویە، ئەمپای گرانترین زەوی خانوو ئەوانەیە شوقەی لێە. بەنسبەت بەو لافاوەش بە حەقت با پێ درێمە تا ئێستا تەسیرێکی وای نەبووە، تەوسەوەرش ناکەم هیچ تەسیرێکی وای هەبیتە.